هەڵبەت بەداخەوە ئەمڕۆ ڕووداوگەلێکی زۆرمان هەبوو لە چەند خولەکێکە ئەنیەوەی کە جێگای ڕامانی ئێمە بۆ وەکو بەرگری شارەسانی لە 25 خولەک بۆ 28 خولەک هەش ئاگرمان نەبووە تەسەوڕەکە ئاگرەکان زیاتر بوون هەتا 12 ئاگریش بوون بەڵام هەژ ئاگریان ئەسەری تەواوەتی تیادایە دوو لەو ئاگرانە زۆر گەورە بوون. ئەم بابەتە بابەتێکی ئاسایی نییە بەلای ئێمەی بەرگری شارەسانی کە ئێمە چواردەتیمان داخڵ کرد بە خێراک لە خێراکان لەگەڵ کارمەندانی پۆلیسی دارەسان کە جێگای دەستخۆشیە زۆر هاوکار بوون لەگەڵ تەواوی کارمەندانی ئێمە و پۆلێک لە ئەفسەرانمان کە ژمارە حەو ئەفسەرە و ژمارەیەک لە کارمەندانمان کە 94 کارمەندمان داخڵ کردووە و تەواوی مەراکزەکانمان لە سنووری باڵەکایەتی و لە ناو شار و لە ڕەواندە زۆمانە گشتی بیانهێناوە بۆ ئێرە. دوو لەو ئاگرانە لە زمانی ئەم هەژ ئاگری زۆر گەورە بوون و ئاگرەکان لە سنووری بەرزێوە و لە ناوچێلان کە بنکێلانی پێوترێرە بەرامبەر ئەم جێگایە کە بینن ئەمەی ئێرە کە دەبینن ئەمە سۆرسی ڕووداوەکەیە ئەگەر ئێرە نیشان بن ئەم جێگا گۆشەی کۆتایی ئەسەرێکمان بینیوە لەم جێگایە تەسەوڕەکەین ئەم کەسێ ئەم کارەی کردووە یان چەندانە کەسێک ڕەنگە دوان بۆسییانێ چون چەند خولەکێک وەک یەک ئاگرەکان دروست بوون ناکرێ بڵێن تاکە کەسێک لەوانەیە زیاتر لە کەسێک بوو بێ ئەم بابەتە بابەتێکە ئەوەترێ دەستی ئەنخەسە بابەتێکی تاوانیە دەستی مرۆڤە واتە مرۆڤ خۆی دەستی لە دروستکردنیە ئەمە جگە لە دروستکردنی ئالۆزی جگە لە پەشێوینانەوە جگە لە پیسکردنی ژینگە جگە لە بێویژدانی بەرامبەر ژینگە کە دەیان هێلانە و شوێنگە و با بڵێم تەیر و باڵندەی کێوی کە لەم جێگاندا شوێنگیان هەیە ئەمە ئێمە بەو شێوەیە با بڵێم بەردەوامە بین لە دۆزینەوە و بەگەاندنی ئەمەی کە بزانین شۆنیەتی دروست بوونی یان چێبوونی ئەم ڕووداوە بە چ دەستێ بە چ شێوازێ بووە و لێرەکانە لەم ئاگرەی کۆتاییە کە لێرەکانە کە بنکێلانە هەندی ئەسەر لە سەرچاوی یا سۆرسی ڕووداوەکە چەند شتێکمان دۆزیوەتەوە بەڵگەیە بۆی کە ئەم کەسە لێرە ئەگەری هەیەوانی تر ئەگە دابەزینیشی نەکرد لێرە دابەزیوە.